لە ڕاستیدا پارتی لە بەردەم کۆمەرە قەیرانی گەورەدایە مەشاکلی گەورەدایە چ لە ناوخۆی کوردستان چێ لەگەڵ عێراق چ لە ناوچەکە بەردەوام هانای یاخود مشاوەرەیان لەگەر تورکایە دیارە ئەو دانیشتنش کە لە وێنەکان بینیمان ئەوەی لە میدیای تورکی نیشانی داین ئەوە نیشان دەداتن کە دانیشتێکی پرۆتۆکۆلیانە نەبووە دانیشتێک بووە بە پێی لێکدانەوەی تورکیا ئەنجام درراوە بە پێی تێڕوانینی تورکیا بۆ هەرێمی کوردستان بەڕاستی دراوە دیارە ئۆردوغان لە لە لای سەرەیە و ئەوانی تر وەکو فەرمانبەر و لێپرسراوی تورک دانیشتینە ئاڵای کوردستان ئەوە هیچ داناندرایە کە پرۆتۆکۆلی پێویستە کاتێ سەرۆکی وەزیرانی کوردستان دادنیشە پێویستە ئاڵای کوردستانی لە پاڵ بێتن زۆر کەسەیە دەڵێتن ڕازینین بەدانانی ئاڵای کوردستان ئەی بۆ ئاڵای عێراقیشاندانایە ماناوەیە خوێندنەوەیەکە کە ئەوانەی لەوێن دەرێنە هەموو بە تورکیایی حسێب کراون ئیدعا دەکرێتن گوایە ئەوە بۆ مەسئلەی تیجاری و ئابووری و پەیوەندەکان دانیشتون پەیوەندی لەگەڵ هاکان بۆ تیجارەت و بۆ مەسئلەی ئابووری چ دەبێتن هاکان ئەوەندەی لێپرسراوی ئەمنە هەمومان دەزانین لێپرسراوی ئەمنەتی تورکایە و هەر دانیشتێک ببێتن مەفروزە لێ پرسراوانی تری تورکای کە بۆ کاروباری ئابووری ئەوە لەگەڵ سەرۆک وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان دامنیشن کە دانیشتنی سەرۆک کۆمار و هاکان بە تەنیایە ماناوەیە مەسەلەکە ئەمنیە وەکو ئیدعاش دەکەن خۆیان ئامادە دەکەن بۆ هێرشێکی سەر باشووری کوردستان هەروەها خۆش ئامادە دەکەن بۆ سەر ڕۆژئاوای کوردستان من بە قەنەعەتم زێتریش لەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان تەنگاوە لە بەرامبەر حکوومەتی عێراق بە تابەتی ئەو بڕیارەی دادگای و حکوومەت دەیەوێ حکوومەتی عێراقی دەیەوێتن بڕیارەکەی دادگا جێبەجێ بکاتن لە عێراق لە کوردستاندا ئەوانیش لە بەرامبەریدا شتێکی یاساییان لەبەردەستدانە ڕەنگە هانا بۆ تورکیابان بۆ ئەوی بتوان چارەسەرێک بدۆزرێتەوە لەگەڵ ئەوەش ڕازین بە ببوورە بە ئەو ئۆپراسسیۆنەی کە لە باشووری کوردستان و ڕۆژئاوا دەکرێتن بەڵام دەبێت ئەو ڕاستیە بزانین بەڕاستی زۆربەی مەفاسیلی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەردەستی پارتیدایە پارتی ئێستا وەکو ئەوە بڕیاردەرە لە بڕیاری سەرەکی لە بەردەستی خۆیدایە ئەوە حقەتە هەمووش هۆکاری ئەوەیە کە هێزەکانی کە لەگەڵی بەشدارن لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی بە زەعیفی بەشدارن بەڕاستی لە ئاستی ئەوە نیە بۆ بەیانێک دەرناکەن بۆچی داوا ناکەن لە سەرۆکی هەرێم کارێکی ئەوهای کردووە سەردانی تورکای کردووە بەبێ پرس و ڕایوان بۆچی ئەوان هیچ ئاگاداریەکیان نییە ئەگەر ئاگادارن ئەوە دەبێ خەڵکی کوردستان بزانێ فعلەن ئەوانە هەمیان پارتین ئەگەر ئاگاداریش نینە مەفروزە هەڵوێستیان هەبێتن نەگۆڕان و نەحکوومەتی یەکێتی و ئەوانە هیچیان بێدەنگن کە بێدەنجیان نیشانەی ئەوەیە کە ڕازین لەسەر وەزە کەم پێویستە ئەو وەزعە خەڵکی لێ ئاگادار بکرێتەوە بە تابەتی دەستگانی دەوڵەتیەکان بۆچی لە ئوکرانیا ئێستا بەو شێوەیە دەبێتن هەموو زۆرە یارمەتێکی دەدەنا ئوکرانیەکان بە اعتبار رووسیا هێرشی کردوتە سەری باشە کە دەوڵەتێکی وەشی تورک هێرش دەکاتە کوردستان بۆچی ئەو هەڵوێستیان نابێت کە لە بەرامبەر ئوکرانیاییتیان دوو پێویستە ئێمە دیسانە کۆهانە بۆ جەماوەری خۆمان بێنن چووکە تاکە پشتیوان و هێزی ئێمە تەنیا ڕەهەندی نیشتیمانی و نەتەوەییە خەڵکە و جەماوەرە دەبێ ئاگاداریان بکەینەوە لیان ئەو بکەنی ئیسم ئەوەیە وەکو ئەوە گوتنی لەگەر ئەو هێزانەی کە پێک ڕاکن ناکۆکن لە هێزە کوردیەکان ناکۆکن دەبێت کار یعنی لێکتر حاڵی ببی لەگەر یەکدا بنیشن ئاگادار یەک بکەین کە کارێکی یەکجار مەترسیدارە ئەوە هەر کارێک بکرێت لەو بابەتە خۆکوژیە ینی گەمەکردن بە چارەنووسی گەلی کوردستانە بۆیە پێویستە کارێک نەکەین دوژمنمان پێخۆش بێ و گەلی کوردستانمان لێ ناڕحەت ببێ دەوڵەتی تورکیا هەتا پێ بکرێ
دژایەتی کورد دەکاتن چونکە فۆبیای کوردی بۆتە عقدەیەکی گەورە هەرچی لە دەسەڵاتی دابێتن ئەو دەیکا و تەڕەدوت ناکە هەموو سازشەکانی لە هەموو دانیشتەکانی هەمووی تاکیدکردنەوەیە لەسەر خاڵێک ئەویش ئەوەیە کە دەبێت دژایەتی گەلی کوردستان بکرێتن دژایەتی داخوازیەکانی گەلی کوردستان بکرێت ئۆقرەی لێ نەمایە گەلی کوردستان یاخود جوولانەوە و تەفگەری ئازادی کوردستان بۆتە ڕقەمێک لە ناو معادلە ئەقلیمیەکان و لە معادلاتی چ سەربازی بێت چ سیاسی بێتن و دەستکەوتی سیاسی هەیە ئەو چاوەڕێ ئەوەیە کورد بتاوێتەوە ئەو چاوەڕێ ئەوە بوو کورد نەمێنێ کەچێ ئێستا کورد 50 تورک هەڵدەداتن و زۆر هێز هەیە حسابات لە بۆ گەلی کوردستان دەکا ئەوە مردنی تورکە هەبوونی کورد یعنی مردنی دەوڵەتی تورکیا